تەمەنی تەنیا 16 ساڵە و تا ئێستا سەرپۆش و جلوبەرگی ئیسلامی نەپۆشیوە. بەڵام لەگەڵ بینینی چالاکیەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئامادە بوو سەرپۆش لەسەر بکات و هیوا دەخوازێت بڕیارەکەی ببێت بە هەمیشەیی. هانا بە چالاکیەکەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان دڵخۆشە و هیوادارە کاری هاوشێوەی زیاتر بکرێت تا گەنجانمان لە هەڵدێر پارێزراو بن. من هانام زۆر خۆشحاڵم کە پرۆژێکی ئاوە ئەکرێتەوە بۆ حیجابەکان و ئەوانی حیجابیش نین سوودێکی زۆری لێ ئەبێنم. من خۆم حیجاب نیم، هیوادارم لە داهاتوودا بم بە حیجاب. ئەنجا زۆر خۆشحاڵم، بەجددی زۆر چاکە ئەم پرۆژانە، زوودێکی زۆریشی هەیە. چالاکیەکەی ڕێکخراوی قوتابیان هاوکاتە لەگەڵ هەفتەی باڵاپۆشی و لەو ماوەیەدا چەندین چالاکی هاوشێوە لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان ئەنجام درراوە. من وەکو ئەندامێکی ئەم ڕێکخراوە زۆر دڵخۆشم کە ئەم ساڵ بەشدارم و لەگەڵیانم و هەروەها ئەو خاتونانەشی کە باڵاپۆژنین دێنە ئێرە ئێمە لەچکان بۆ ئەوکەن تا ڕادەیەکی زۆر دڵخۆشی خۆیان جەرە بڕن و هەندێکیشیان بڕیاریان داوە کە باڵاپۆشەکان هەمیشەی بێت. بەڵام جیاوازە ساڵانی تر ئێمە لێرە کۆشێکمان هەیە لە بەردەم باخی گشتی شاری سلێمانیا بۆ خاتونانی کێنە لامان ئێمە سەرپۆشیان بۆکەین و هەروە گوڵیان پێ ئەدرێ شیرینی وەروە داشکاندن لەلایەن سپۆنسەرەکانمانەوە کە دابین کراوە بۆیان. پرۆژەکە 7 ساڵە بەناونیشانی سمبولی نور لە هەرێمی کوردستان بەردەوامە و ساڵانە ڕێکخراوی قوتابیانی کوردستان چەندین چالاکی جۆرا و جۆر بۆ هاندانی کچان و ژنان بۆ پاڵاپۆشی ئەنجام دەدەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پێ، سلێمانی.